لە ڕۆژی یەکشەمەی داهاتووەوە لە سلێمانی 6 نان دەکرێت بە 1000 دینار و خاوەن نانەواخانە و سەمورخانەکانی سلێمانی دەڵێن بەڵێنەکانی قایمقامێتی سلێمانی و چاودێری بازرگانی سلێمانی ڕاستدار نەچوون بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. ئێمە هەموو ئیبادە بووین بەوەی زەمانەوە داواکاری لە حکوومەت زۆر هەمووی لاچین ئەو زەمانەمان بۆ لەسەر لابە ئێمە ئیمکانێتی زەمانمان نییە هەیە پارەی پێ نییە مناڵەکانی بەخێوکە زمانی لەکوێ بوو بیا لە ڕۆژی یەکشەمەوە تا سعایەکی نیوەڕۆ سینیەکی نیوەڕۆ جوابمان بنەوانێ خێر علاخێ جوابمان نێنەوە ڕۆژی یەکشەمە لە شەفتی نیوەڕۆنمانەوە نانەوەخانەکان 6 نانەکەین بە 1000. کوا چیتان بۆ کراوە کاکە لیترێ غازم کڕیوە بە 550 دینارم سستانە بەفرباری و ئیشمان نەکردو لە ماوە بووین کوا چیان بۆ کرد هیچمان بۆ نەکرا هەمووی درۆ دە لە سێ و تاق بەعز ڕووخاو ئەمانە هاتنە سەر حکوم نانەوە تەبلیغ بوو لەبەر ئەوەی لە زمانی سەدام حوسێن کە ئەیان و کابرایەکی دیکتاتۆر و زاڵمە ئاردیانێ فەردەی بە 2 دینار و نیو لە بازار جاری وا بوو لێمانسیا بۆ مافرۆشە 4 دیناریە گرتەوە نەوتی بۆ ناردی بۆ تەوێڵە تێگەی خواگەی لێ ئارد و خوێ و سۆدە و خومرایەتێ ئەنجا ئیجازە و شت ئەوە پارەی دێنێ چویسە حسابی ڕیسۆرانتی و بۆگە حسابی نازانم فندقی بۆگە ئەوە پارە لێ سەلێ. کێشەکانیان گرانبوونی نرخی ئارد و غاز و کارەبا و باجە چەند مانگێک بەر لە ئێستاش لەسەر هەمان گرفت خۆپشاندانیان ئەنجامدا و نانەوەخانەکانیان بۆ ماوەی چەند ڕۆژێک داخست چەند نانەوەخانەیەکیش لەسەر ئەوەی 6 نانی کردو بە 1000 دینار سزادرا بەڵام دەڵێن لە ڕۆژی یەکشەمەوە 6 نان دەکەن بە 1000 دینار یەک نانەوەخانە سزا بدرێت لەسەر ئەو بڕیارە بە کۆدەنگی نانەوەخانەکان دادەخەن. سندیکای کرێکارانیش پشتگیری نانەوەخانەکان دەکەن. ئەمانە ئێستا لە هێز و توانا و تەحمولیانە نەماوە ماوەیەکی زۆرە و نانی ئیکەن زەرەری لێدەن سەرباقی ئەوەی ڕسوماتێکی زۆری حکومە داتۆتە سەرشانیان سەرباری ئەوەی کە بەردەمی غەرامەیەکی زۆرەکەون بۆیە ئێمە ئیستا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسەمان کرد کە بڕیاری ئەویان داوە لیژنەی هاوبەش لە وەزارەتی بازرگانی پێک بێنن ڕۆژی یەکشەممە یەکلایی بکەنەوە ئایا نانەواکان چی بکەن باشە چەند نان بدەن بە 1000 گونکەکان غەرامەکەی چەند بێ حکومەت چیان بۆ دابینەکە بەڕاستی ئەو بە داواکاریانی ئێمە لە جارانی پێشووترە لە ماوەیەم 2 ساڵەیە یا داشتانی دامانە بەلایەنە پەیوەندیدارەکان تەنیا یەک خاڵیان بۆ ئێمە جێبەجێ کردو هیچ کارە نانەواخانەکان 3 بژار دەدەخەنە بەردەم چاودێری بازرگانی و قایمقامیەت 6 نان بکەن بە 1000 دینار و گوتکی هەویر 90 گرام بێت یاخود 8 نان بکەن بە 1000 دینار و گوتکی هەویر بکەنەوە بە 50 گرام یانیش 4 نان بکەن بە 1000 دینار و گوتکی هەویر 120 گرام بێت. بەڵام تا ئێستا چاودێری بازرگانی سلێمانی و قایمقامێتی سلێمانی ڕەزامەندیان لەسەر بڕیارەکانیان دەرنەبڕیەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.